ئینسان لەم تەمەنەی ژیانی دنیادا زۆر گرنگە بە مەردایەتی ژیان بەسەر بەرێ. بۆ بەرەکەتی بەرنامەکەمان لەگەڵ جەنابتاندا لە خزمەت قورئانی پڕبەرەکەت و بەخششدا دەبین. لە سوڕەتی ئەلعەراف ئاەتی 19دا خوای پەروەردگار باسی ئەوەمان بۆ دەکا ئەسڵی مرۆڤایەتی ژیانی تەواوی مرۆڤەکان بۆ ئەوەیە بەخۆشی لەسەر زەویدا بژین، ژیانێکی خۆشمان هەبێ، خواردنێکی حەڵاڵمان هەبێ، هاوسەرمان هەبێ، بەیەکەوە بژین، بەیەکەوە بخۆین، بەیەکەوە ئازاد بین، ئازادی قسەکردن، ئازادی بیر و باوەڕ، ئازادی ئاین، هەروەها پاشان بە مەردایەتی ژیان لەسەر زەویدا. بەڵام سنوورەکان نەشکێنی، واتە ئەو ئازادیە تا ئەو سنوورە بێ کەوا شەریعەتی خوای پەروەردگار دیاری کردووە. لە قورئانی پڕبەرەکەت و بەخششە خوای پەروەردگار باسی سەرەتای مرۆڤمان بۆ دەکا، باسی باوە ئادەم و دایە حەوامان بۆ دەکا، دەفەرمێ یا ئادەم اسکن ئەنتە وەزەوجوکە الجەنە فەکولا من حەیث شئتما ولا تقربا هذه الشجرة فتكونا من الظالمين. ئەی ئادەم جێگیر بە، ئارام بگرە لەگەڵ ئەنتە تۆ وەزەوجوکە لەگەڵ هاوسەرەکەتدا لەکوێدا؟ ئەلجەنە، لە ناو بەهەشتدا. سەیری وردی قورئان بکەن بەڕێزان، نافەرمێ یا ئادەم ودخول ئەی ئادەم بڕۆ ژوورەوە، نا ئوسکن جێگیر بە، ئارام بگرە، دڵشاد بە، خۆشحاڵ بە، چێژ ببینە. چێ؟ ئەنتە تۆ وەزەوجوکە لەگەڵ هاوسەرەکەتدا. خۆگە قورئان بیفەرمایە ئادەم و ئوسکن وەزەوجوکە، هەڕێک معناکە تەواو بوو. لە ئوسکونە فاعیلەکە ئەنتەیە، بەڵام بۆچی ئەنتە دووبارە بۆ تۆ؟ واتە مرۆڤ دەبێت هەمیشە شخصیەتی خۆی پارێزراو بێ. هەموو مرۆڤێک کاتێککە هاوسەرگیری دەکات نە پیاوەکە کەسایەتی خۆی لەدەستدا، وەزەوجوکە نە ژنەکەش کەسایەتی خۆی لەدەستدا. واتە کاتێک کە تۆ هاوسەرگیری دەکەی لە ماڵێکە لە ژێر خانوویەکە دەژی، ئەوە ڕێزی ئیسلامە بۆ مرۆڤەکان، هەم پیاوەکە کەسایەتی پارێزراوە، هەم ژنەکە کەسایەتی خۆی پارێزراوە. ئەنتە تۆ دەبێت خۆت بمێنی، تۆ لە خێزانەکەتان نەتواویتەوە، خێزانەکەشت وەزەوجوکە هاوسەرەکەشت لە تۆدا نەتواوەتەوە. بەڵام بۆچی هاوسەرەکە پاڵدەداتە لای تۆ وەزەوجوکە بە پیاوان دەڵێ خێزانەکەت ئەمانەتی سەرشانی تۆیە، ئەوە هاوسەری تۆیە، ئەوە پەیمانت داوەکەوە چۆن خوای پەروەردگار بە دیاری بە ماڵی باوکی بەخشی، ئاوا تۆش ئەم دیاری و خەڵاتەی خوای پەروەردگار کە بە شەریعەتی خوای پەروەردگار بە ئینکاح و تەزویج لێت مارەکراوە، شاهید هەبووە، عەقدی مارەیی هەبووە، ئەبێ ئەو ئەمانەتە بەویستی خوای گەورە پارێزی.